مافەکان وەردەگیرێ مافەکان نادرێت کەس هیبایەکمان خێرمان پێ ناکاتەوە ئێمە ملەتێکین زۆر لە عەرەبی عێراق کۆنترین لە عێراقدا بەڵام لە وڵاتی خۆمانداینە کوردستان بووە جزێک لە عێراق لە جغرافیای پێشی حربی عالەمی جزێک لە عێراق نەبووە بەڵام حالی حاضر جزئەکە لە عێراق من لە دوای ڕفراندۆمیش کە وەزعێکی نالاوار بووم گوتم ئێمە تا لە ناو عێراقدا بن عێراقین بەڵام کە لە ناو عێراق دەرچوین ئەبنە جیرانێکی باش بۆ عێراق لەبەرەوەی مەبێ مافەکانی خۆمان وەربگرین کەس نامانداتێ طبی ئەکسەریەتی 50 زائیدەن یەک ئەکسەریەتێکی باش نییە چگۆ ئەگەر 50 ناقسەن یەک معارەزەوێ نە ئەو 50 زائیدە یەکێکە خۆشحاڵ دەبێ بە سەرکەوتنی خۆی نە ئەو 50 ناقسەنیەکی معارەزە وەزعی خراپ دەبێ وەزعی باش دەبێنن 50 ناقسەن یەک ئەویتر 50 زائیدەن یەکە کەواتەوە ئیستیقرار ناکەوتە ئەم وڵاتە ئێمەش دراسە دەکەین بالتأكيد ئەمە باشە ئێمە لەگەل برادرانی یەکێتی و گۆڕان حزبەکانی تریش مشورەك بکەین و خۆشمان لە ناو خۆماندا ئەم عەرزەی ئەوەن دیراسەت ئەکەین و باشەش ئێمە هەوڵ بدەین ئیتلافێکی وا هەبێ بەڵام لەسەر بەرنامج ڕێ بکەوین دەست لە دێوەردانی دەستور ئەبێ یەکێک لە هەم مەطالیبە هەرە مهمەکانی کورد بێ ئێمە ئیستا بەداخەوە مافی کورد تەنها شایستە دارایەکان نینن مافی کورد زۆرە لە دارایی ساڵێ جارێک تکرار بێتەوە ئێمە مەجموعەک وەزایفی مهم لە عێراق لە دەستمان داوەتەوە زانی ئی دووەم لەوە مهمتر ئێمە شەریکین یان مشارەکین ئەگەر شەریکین ئەبێ لە وەزعێکی تردا بین ئەگەر مشارەکین ئەوە مۆزوعێکی ترە لەبەر ئەوە ئێمە ئەم مۆزوعە مەسەلەکی کوردی هەیە ئەڵێ قڕەی مریشک لە فەساحەتی شێخ ڕەزا باشترە اینجا مەوزوعی موازنە دەربازبوونی موازنە معیاری ڕاستگۆیی ئەوانە لەگەل ئێمە